ساڵتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من هاوڕێ تۆفیقم ئەڵخێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر ئەو گۆڕانکاریە نهێنیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراقیشدا بەڕێون. ئێمە لە هەرێمی کوردستان زۆر جار یا بێئاگاین یا خۆمان بێئاگاکەین کە لەوەی لە دەوروبەرمان دەگوزارێت. لە ئێستادا کۆمەڵێک گۆڕانکاری لە دنیا بەگشتی ڕۆەدا. وەروەها کۆمەڵێک دابەشبوون هەیە بە تایبەتی لە دوای جەنگی نێوان رووسیا و ئۆکراین کە جیهانی کردە دوو جەمسەر و زۆربەی وڵاتان خۆیان یەکلا کردوەوە بەسەر ئەم جەمسەرانەدا دابەش بوون. عێراق بەگشتی کە ئێمە وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەوڵەتی فیدرالی عێراق داین، عێراقیش بەدەر نییە لەو گۆڕانکاریانەی کە ڕوئەدا. بە دیاریکراوی لە ئێستادا کۆمەڵێک گۆڕانکاری هەیە و ئەو داوایانەی کە ئەمریکا لە عێراقەتی بە لایەنی دارایی و هەروەها مەسلەی ناردنەدەرەوەی دۆلار و بنبڕکردنی گەندەڵی و کۆمەڵێک بابەتی دیکەی نهێنی کە لەسەر مێزەکانی گفتوگۆ و لە ژوورە داخراوەکاندا دەکرێت نازانی چی دەگوزارێت. هەرێمی کوردستان دەکەوێتە کوێم بابەتانە. عێراق بەگشتی لە کوێی ئەو گۆڕانکاریە گەورە و نهێنیانەیە کە هەیە. ئەمریکا بە دیاریکراوی چی لە ناوچەکە و لە عێراق بە دیاریکراویتر دەوێت. بەگشتی گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە بە میوانداری برای بەڕێزمان دکتۆر سامان شاڵی، شارەزای سیاسەتی هەرێم و عێراق کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان. دکتۆر سامان ستاو دەبێت خۆشحاڵین کە ئەم شەو بەرنامەی پانۆراما لەگەڵ جەنابتا گفتوگۆیشی تێر و تەسەلەکەین لەسەر ئەم بابەتانە. ئەمێ سەرەتا ئەو پرسم چی دەگوزارێت لە ناوچەکەدا و ئەوەی کە هەیە هیوا بەخشە یاخود نەخێر شتی خراپ بەڕێوە. سپاس بۆ جەنابت و بینەرانی خۆشەویستی کورسات. زۆر سپاس. طبعا وەکو جەنابە ئاماژەی پێە گۆڕانکاری گەورە هەیە لە ناوچەکە و لە هەموو جیهانی شاوکو بەحسی کرد، بەڵام ئێمە خۆمان لە چوار دۆزینەوە لەم گۆڕانکاریە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان. طبعا ئێمە وەکو هەرێمی کوردستان لەبەر ئەوەیە دەوڵەت نین تەرکیزەکە لەسەر عێراق زیاتر وەک لەسەر ئێمە، بەڵام ئێمە مەترسیەکان هەیە لەسەرمان و دوایی ئەتوانم وردە وردە بێمە سەر ئەو خاڵانەی کە جەناب و ڕوژانی یەکێک لەو مەترسیانە. طبعا مەترسیەکانی لەسەر هەرێم لە سێ خاڵە خۆی بینێتەوە، لە خاڵی ئەمنی، ئابووری و دیبلۆماسی. اینجا لەسەر ئەوە مەترسیەکان ئەکرێ بە چوار قەچەوە: مەترسی ناوخۆیی، مەترسی لەگەڵ عێراقا، اینجا دەوڵەتە ئەقلیمیەکان و کەنداویشە، و اینجا دەوڵەتەنی جیهانە و لە زمنیشە ئەمریکا. ئەگەر بینە سەر ئەوەی بەحسی مەترسیە ناوخۆکان بکەین، طبعا گرنگی ئەوەیە لەم چوارچێوەیە کە بزانین چی ڕوویە لەم خاڵانە خۆی کێشەکان زۆر زۆرن، بەڵام من حەزەکەم لە چەند خاڵێکە بەحسیکەم. یەکەم چڕانی میلەت لەگەڵ حکوومەتە، چڕانی میلەت لەگەڵ حیزبەکانە، چڕانی ئەندامانی حیزبەکان لە ناو حیزبەکانە، بێکاری گەنجان، لاوازی ئابووری، چکە ئابووریەکی سەر بەخۆمان نییە، ئەحتیمادی سەی نەوەی با بڵێن 85شی بێت لەسەر نەوتە و لەسەر زەریبەی ئەوەی کە کۆگرێتەوە پارە گومریکەکان. طبعا بێکاری زۆر گرنگە بۆ گەنجەکانمان، بەداخەوە گەنجەکانمان زۆر بێکارن و زۆر نیگەرانن و ئەوە شوەیەکی زۆر گرنگە. لەبەر ئەوە تەماشاکەی حکوومەت بەحسی ئەوە کە کەرتی تایبەت ئینکرێ، کەرتی تایبەت تەماشاکەی نەتیجەی ئەو زەریبە زۆرانەی کە لەسەریانە کەرتی تایبەت بە هەزاران معمەل و کەرتی تایبەت داخراوە، چکە زەریبەکە زۆر زۆر احتیادیە. بۆ میسالێک کابرایەکی دوورمانی هەیە، سێ دوکانەکەی 5 زەریبەیەات، تەماشاکەی معمەلێکی هەیە زەریبە ئەیات، ناتوانێت دایەخە معمەلەکەی، یان ئەگەر داشی نەخا کاڵاکە کە هەیەی ئەبێ زیای کا لەسەر خەڵک، ئەوەش زیاکرێت لەسەر خەڵکەکان. خەڵکی فەقیر
حکوومەتیش و زۆر وتەبێژی ئەوانەی کە زەریبە ئەکەن و لە حکوومەتە ئەواناڵن وڵا ئێمە زەریبەمان لەسەر خەڵک زیان نەکردووە چۆن زیان نەکردووە ئەیکە تۆ زەریبە لەسەر مەعمەلەکاندا ئەنێ لەسەر نانەوایە داکەن ئەوش نانەکە بەرزەکاتەوە چووکە زەریبەی ئاردەکە زیان لەسەر کردەوەی ئاردەیەنە ئەوی زیاکە هەموو شتێ زیا بۆ لەسەر خەڵکەکە کارەبا کە زیا بێ لەسەر خەڵکەکە ئەمانە هەمووی قطعەیەک هەڵەواسێ دوکانێک زەریبەی لەسرە عجەبە توخوا ئەم زەریبەی قطعانە لەسەر حیزبەکان دانرێت پرسیارێکی جوانە ئەوە بڵێ اینجا لە لایکی کەشەوە تەماشاکەین هەندێشتی کەش هەیە قوربان وەکو بڵین کەرتی تەندروستی و کەرتی تربیە و تعلیمی عالی لە ڕوخاندنایە کاکە تربیە زۆر شکستی هێناوە چونکە تەماشاکەی خۆشەویستی بۆ نیشتیمان نەماوە نۆکو هەر ئەمە حیزبەکانە بەڵام ئێمە نەمانتوانیوە ئەو مناڵانە پەروەردە بکەین لە خۆشەویستی نیشتیمانەکەمان بۆ خۆشەویستی ژینگەی وڵاتەکەمان لێەوە دەست پێەکە لە ماڵەوە دەست پێکە لێەوە دەست پێکە تەماشاکەی ئەمانە هەمووی لا موبالاتە ئەمە هەمووی لە ڕوخانایە هەمووی احتیمام ئێرێ بە کەرتی تایبەت بۆ ئەوی قانجازی تیابێ بەڵام علم هیچ فێر نەبن مامۆستایەکی زانکۆ بەحسی کرد وتی دۆخی زانکۆکان زۆر زۆر خراپە زانکۆکان بە تایبەتی زانکۆ تایبەتەکان بووە چونکە قوتابێ کە داخڵە بێچێتە زانکۆ ئەبێت تەخەڕوجکە نسبەی ڕسوب سفرە لەو زانکۆانە باشە ئەخر ئەمە چ دووار ڕۆژێک لەمانەیە هەیە تەڵەبەیەک 4 ساڵ نەچێتە لە حقوق تەخەڕوج کات و بە ئیمتیازیش و ئەمە سوێنێ بێ بە قانونی لێم یان ئەبێ بە مهندس لێم ئەمانە هەمووی خەتەریە دکتۆر کەواتە ئەوەی کە من لەبوونی یەکسانی زۆر باش وڵای یەکسانێکەش باس کرد دواتر دێمە سەر ئەوەی کە من پرسیارەکەەوە ڕاستەکەم چکە ئەوە خاڵێکی گرنگە بە تایبەتی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا بەگشتی ئەگەر خۆمانی بۆ ئامادەنەکەین ئەم هەموو هەرەسە بە دوایە بێت ڕاستی فرێ ئەو هەموو گۆڕانکاری و ئەو هەموو ینی کۆبوونەوە نهێنی و ئاشکرایانە ناکەوین کە لە دەوروبەرمانەکرێت طبعاً خۆی آخر بۆیە وتم مەترسیە ناخۆکان بەحث بکرێت بۆ ئەوەی بخرێتە سەر مێزەکە بۆ ئەوەی خەڵکەکە ئەگەر ناخۆی خۆمان پتە و نەکەین چی هەموو کەسێک ئەتوانێت چونکە تۆ دوای ئەمە سەر مەترسیەکانی دەوروپولەکەش چی لێ هاتووە یعنی مشکلەکەی ئەوەیە نەبوونی یەکسانی کاکە یەکسانی نییە لە هیچ شتێکە تەماشاکەی ئێوە دەسەڵاتی چوارهەمن دەسەڵاتی چوارهەم ئەبێ ئازابێ ئەبێ قسە بکە ئەبێ کێشەکان خاتە بەڕوونی بەحسی بکە بەڵام ئەبێ کە کێشەکانی ئێنن یەکێک ئەبێ حەلەکەشی پێبێ بۆ ئەوەی بگەین لەگەڵ هاوکاریش بین لەگەڵ حکوومەتە هەم ڕخنەشی تەندروستی لێ بگرین هەم هاوکاریشی بین بۆ نەکە نۆکو هەر ڕخنەی لێ بگرین نەبوونی کارەبا نەبوونی نەوت دەرمانی خراپ تەماشاکەی وەکو بەحسم کرد تەندروستیش چەند خەستەخانەی حکومی کراوەتەوە یەک خستەخانەوەتی من ئاگام لێ لە دوای ئەوە هەر خستەخانەکەی سلێمانی 400 قەروێڵەکە ئەویش 10 ساڵ بوو نازام 6 جار بوجەی بۆ داڕە اینجا تەواو کرا دەرمانی خراپ نەبوونی دەرمانی خراپ اینجا لەسەر و هەمووشەوە ناتەبای لە بینی ئەم حیزبانە کە ئەمەی هەمووش لەژانوە نەبوونی متمانە لەناو ئەم حیزبانە بەڵێ ئەمە ئەساسەکەیە ئەم حیزبانە کاکە مشکلەیەکی گەورەیە یعنی ئەمانە من حەزەکەم بڵم چەند هەڵەبجەتانەوێت چەند ئەنفالتانەوێت چەند ڕەوەی کەتان ئەوێت بۆی تێبگەن کە میلەتەکە هەموو شتێکی تەحمل کرد بەڵام ئێوە چیتان کردو بۆ ئەم میلەتە خزمەتتان کردووە باشە خزمەتەکانیان پێشکەشکەن خەڵک بخەنە سەر کار خزمەتی خەڵک بکەن ئەمانە هەمووی مەترسی گەورن لەسەر ئابوورێکە اینجا بابینە سەر دکتۆر وڵات خۆ باە خاڵیکە مەترسیەکان لە ئیزافەکردنی سەر ئەو خاڵە گرنگانی کە جەنابە داماژەت پێدا شیشیکە لەو مەترسیانە ینی ئەو جیاکاریە زەقەیەکە لە نێوانی خەڵکیشی هەرێمی کوردستان کە 5 ملیۆن کەس بۆ 6 ملیۆن کەسە بین لە ناوچەیەک بۆ ناوچەیشی دیکە دەکرێت ئەمە خۆی زیاتر خەڵک ڕق ئەستورترەکات و دوورکەوتنەوەش دروستەکە لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیشی دیکە
آخر ئەوە هەمووی نەتیجەی ئەوەی ئەم دوو حیزبا سەرێکێ با بڵێن کە حکوومەت دەبن بەڕێگاوە پارتی و یەکێتی متمانیان بەیەک نییە نەگەشتونەتە لەلایەکی شەوە مەساڵحی زۆریشان هەیە وەکو سپاکتی چۆتە ناویەکەوە ئەمە وەکو تەلاقێکی زەواجێکی کاسۆلەکیە نەجا ئەبنەوە نە ئەتوانین پێکی شەو بژین ئاخر ئەمە نابێت میلەتەکەی تیاچۆ لەم بینە ئەبێ هەردوو حیزبەکە بە خەڵکی بەتوانیان هەیە سەرکردیان هەیە بخوایان بنن مەدانەکەەوە باخوایان دانیشن مشکلەکان حەلکەن لە ڕێگای میدیاوە حل ناکرێت کاکە ئەبێ بخرێتە هەموو کێشەکان ئەبێ بەو پڕی شەفافێتەوە قسەی لەسەر بکەن ڕوبەڕوو بۆ خزمەتی کاکە گەر بۆ خزمەتی میلەتەکە ناکەن بۆ خزمەتی خۆتان بیکەن لێرە شامیلەتەکە شتێکی دەزەکەوێت. وڵات دکتۆر لەسەر و خاڵی کە بورەتخوا یەک نقطە ئیزافە بکەم لەسەر ئەوی بابەتی ینی میدیا و ڕاگەیاندنکار و ڕۆژنامەنووس کە لە هەرێمی کوردستانە پێویستە واقعی بن لەسەر بابەتەکە ینی من بەش بە حاڵی خۆم وەکو ڕۆژنامەنووسێک و دەستگاکەشم وەکو دەستگای میدیای کورساد و کەناڵەکەشم وەکو کەناڵی کورساد نیوز یعنی هەمیشە هەموو بەرنامەکانمان منبەرێکی واڵا بوو بۆ کەسانی بەتوانە شارەزا پسپۆر ئەو کەسانی کە توێژەرن واروها ئاکادمین مامۆسایانی زانکۆ تەنانەت سیاسیەکان و خەڵکی ئاسایش ینی ڕێگە پێدراو بوو کە لە بەرنامەکانمانە گفتوگۆ بکەین لەسەر ئەو کێشە و قەیرانانی کە هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراق و ئەو گۆڕانکاری و مەترسیانی کە لە ناوچەکە هەیە بەڵام ئێمە واقعی باسی بابەتەکەکەین و جەنابەت داواکەی دەڵێی دەبێت چارەسەرەکانیش ئاراسە بکرێ و ئێمە بەشێک بین لە چارەسەر لەگەڵ حکوومەت و لایەنەکان. بەڵام زۆر جار دەبینی ئێمە وەکو ڕاگەیاندنکار ینی درگاکانمان لێدا دەخرێەوە ناتوانین بگەینە ئەو بابەتی کەمە بەسمانە و هاوکاریمان ناکرێ بەڕاستی. خۆی ئەوە داخێکی ئەساسیە بۆیە ئەڵێ من داوا ئەەکەم کە ئەو مافاتاکون قونسڵی ئەمریکیش ئەڵێ مافی حەقی یعنی میدیا بێرن حەقی ڕۆژنامەنووس بنن با قسە بکەن ئەوانەی کە مزاهرە ئەەکەن بە حەقیان هەبێت کاکە ئەمانە هەمووی بەشێکە لە مافی مرۆڤ ئەمانە بەشێکە لە مافی خۆت یعنی بەڵام وەکو وتم ئەبێ ئێمە بەش بین لە چارەسەر نۆکو لە تێکدان ئەبێ بەشێ بین هەوڵ بن بەڵام مادام ئەوە وت ئەم حکوومەتانە ئەم حیزبانە گوێ لە کەس ناگرن هەر لە خەڵکی خۆیان نەبێ یعنی ئەم خەڵکەی کە لە ناوەوە لە دەرەوەی هەرێم لە ئەوروپا لە ئەمریکا لە وڵاتانە هەموو کارەکەن بۆ هەرێمی کوردستان بەڵام کەس گویان لێ ناگرێ بەخۆبەخشی یارمەتی تەقدیمەکەن ئەکادیمی دڵسۆزمان هەیە خەڵکی دڵسۆزی ناو هەرێمی کوردستانە ئەوە خزمەت کە بەڵام کەس گویان لێ ناگرێ بەڵام یەکێکی حیزبی مهمترە لە 100 پرۆفیسۆری زانکۆکان بێ یان لە دەرەوە بێ کە لەوێ دەورێکی بەهێن برو کاکە دیبلۆماسیەت کە بەحسم کرد ئەو سێبنەمای دیبلۆماسیەتەکە هەموو سەرکردەی ئەم حیزبانە هەموو ئەو خەڵکی کوردستانە لە داو لە دەرەوە دەوریان هەبووە کە کوردستان بناسێنن بە خەڵک هەرێکێک لە شوێنی خۆیەوە چ لە ئەمریکا بێت چ لە بەریتانیا بێت لە سوید بێ لە ئەڵمانیا بێ چ لە ناخۆ بێ هەموو دەورێکیان هەیە چ لە دەوڵەتە عەرەبیەکان بێت ئەبێ ئەمانە حسابێکیان بۆ بکرێت لۆبیمان نییە ئێمە بە ناوی لۆبی کوردی چکا بۆ حزبایەتی سەیتەرەی کردوتە سەر باشووری کوردستان بە شێوەیەک هەچ کەس بەلایەکە بڕۆ بەداخەوە داخە و جگای ئەسەوە سامانیانەوەی کە جەنابە داماژەت پێدا ئەمە بەشێکی زۆری بۆ نمونە بەرپرسیارەکەت خستە سەر لایەنە سیاسیەکان و حیزبەکان و ئەندامانی باڵای لایەنە سیاسیەکان و حکوومەت بە گشتی ئەوەی کە هەیە بەڵام یعنی پرسیارێک لە بەڕێستانەکەم و زۆر جاریژانی من لە هەموو تەوەر و بەرنمەکانە ئەم پرسیارە ماڕاستی زۆربەی میوانەکان کردووە ئێمە خۆمان خۆخۆرین یاخود نەخێر دەستێکی دەرەکی هەیە یاخود هۆکارێک هەیە بۆ ئەم فیتنە ژێڕیە بۆ ئەم بابەتی کە ئێستا وای لێ هاتووە کە ئێمە نەتوانین هەنگاوی پێویست بنین بە ئاراسی چارەسەرکردنی هەم کێشەکانی خۆمان هەم گەڕانەوەی متمانە هەم بنبڕکردنی گەندەڵی هەم دروستکردنی پەیوەندیشی باشی دۆستانە و دیبلۆماسی لەگەڵ عێراق و دەوروبەرەکەمان چێە بەرپرسەلەوە؟ هەردوو لا بەرپرسێ خیانەت لە DNA کووردا لە شەری جلدەرانەوە تاکۆن ئیمڕۆ دوو برا شەڕیان کردێکە چوو لای سەفەویەکە چوو لای عوسمانی هەتاکۆن ئیمڕۆ ئێمە
دیئێنەیەکەمان تایەتی کە ئەو خۆخۆریە تابێ ئەتر چی ناوێنەی خیانەتە هەرچێکی ناوێنەی ناو بنیە بەڵام ئەوە دەرکە طبعاً دەستی دەرەکی تایە کە تۆ پشتی لایە بگریت و ئەو پشتی لایەکی کە بگرێت طبعاً دەست ئەوانی ژەو جوڵێن دژی تۆ کاکەم مەترسیەکان زۆرن اینجا ئێستا یەم ئەگەر مەجالم بیت خاڵ بە خاڵ ئێمە سەر ئەو شتانەی کە جەناب بەحسی کرد اینجا با بینە سەر مەترسیەکان لەگەڵ عێراقا طبعاً متمانە لەگەڵ حکوومەتی عێراقا زۆر کەمە ئەمە شێنی ئەم حکوومەتە نییە بەڵام لە زمانی بڵین لە زمانی جمهوریەوە تاکون ئیمڕۆ بە چەند جمهورێتە ڕۆژ بە ڕۆژ ئەم متمانەیە زیاد بووە زیاتر بووە نەبوونی متمانە و هەج بڵێ و هەج اتفاقی کراوە حکوومەتی مرکز بڵین دوور کەوتۆتەوە لەسەر ئەم پەیمانانەی کە ئەیە بەم حکوومەتانە جێبەرجەکردنی دەستور هەرێکی هەر کەسێک خوێندەوەی جیاوازی بۆ کات لەبەر ئەوە تەماشاکەی دەستورێکی چاکە دەستورێکی بەهێزە زۆر شتی تایە بەڵام مادەکانی وەکو خۆی تطبیق نەکراوە لەبەر ئەوە تەماشاکەی زۆر گرنگی تایە مەسەلەن با بینە سەر هەر سەرژمارێری ئەمە حکوومەتی مرکزیە بێ بیکە ئەگەر سەرژماری بکردا لە عێراق بزانە چەند کێشە حەلەک بوو مادەی 140 یەکێک لە داواکارەکانێتی کە سەرژماری بکرێت لە دوای تطبیع بەڵام گەر سەرژماری بکرێت خەڵکەکە ئەزانێت چێ لە چ منتقەی کوردیە مەسەلەی بوجا بوجە کە هەموو ساڵێک ئێمە بەم فەرتەنا ئەڕۆین ئاسایی دوانزەن یان سەی سیانزەن یان سەی حەڤەن ئەم فلیمانە بەڵام بە سەرژمێریاری ئەکرا ئەو هینە بکرا یاسای نەوت و غاز بڵێ یاسای نەوت و غاز فەرموو ئەم یاسایە کە ئەڵەن حکوومەتی هەرێم یاسای دەرکرد ئەم یاسایە قبول ناکەن لە مەحکەمەی ئیتیحادیەوە باشە هەر نەختێک دوو دقە بۆ شەرحکەم یاسای نەوت و غاز ئەڵێ لە دەستورە ئەڵێ ئەو یاسای کە نەبێ لە عێراقا یاسای هەرێم قبولەکرێ ئەگەر مخالەفەش بێ دەستور ئەڵێ یاسای هەرێم باشە نەوت و عێراق یاسای نەوت و غازی نییە باشە کە نیەتی احتیمادی کردو سەر چی یاسایەک زمانی سەدام ئەڵێ نەوت و غاز حەسریە لە دەستور ئەڵە حەسری نییە ئەوە هەر لەوانە اختلافەکەیە هەر لەو بۆ چوونەوەی کە ئەڵە ئەمە ئینە ڕاستە لە مادەیەکە دەستورە ئەڵێ ئەبێ پێکەوە ئەم لەم هەج نەوتی تازە لە هەج منتقەیەکا بێ ئەبێ لەگەڵ حکوومەتی مرکزا پێکەوە بی بەم بڕێگاوە ئەوە ڕاستە بەڵام لە قانون نییە یاسایە ئەڵەن واگەنە تەماشای مافەکانی پێشمەرگا پێشمەرگە مقارنە بکە لەگەڵ حەشدی شعبی لەناو بوجەی تایبەتی هەیە ئەتوانێ کولی عسکەری خاصی خۆی هەیە ئەتوانێت سیلاح بکرێ درۆنی هەیە دەبابەی هەیە لەوانەیە تا ئێرە شەی بێ نازانم تێگەی بەڵام ئەمانە ئەوە توانێ بیکە بوجەی ئیسtisماریشان بۆ داناوە کە هیچ نە لە جێشانە لە دیفاعانە لە پێشمەرگا نابێ بوجێ ئیسtisماری بۆ ئەوانە دابڕێ ئەوان هەیەە لە میزانەی 21 هەبوو تر نازانم لە 23 چۆنە بێت ئەوەش نازانم هیچ پارەیەکیان نەناردەوە بۆ وەزارەتی پێشمەرگە لە 2005 تاکوون ئیمڕۆ ئەمە بوجەکە لە وەزارەتی دیفاع وەزارەتی دیفاعش نایرێ و ناژێڵە هیچ شتێکی بۆ بێت فیشەکێک ناتوانانی بکری بێ ئەوەی موافقەتی ئەوان وەرگری وەزارەتی دیفاع عێراقی و حکوومەتی عێراقی ئەم جیاوازیە بۆ ئەی باشە ئەندامانی پەرلەمانی کورد لە عێراقات کە دەنگتان نابە یاسای حەجی شعبی بۆ مافەکانی پێشمەرگەشتان لایەنە وەکو یاسایەک پتە نەکرد بەداخەوە آخر و سەردەمانە محکەمەیەکی اتحادی دەستوری دکتۆر سامانە و سەردەمانە ژوای لێ هاتبوو ینی بە تایبەتی کە هەندێک لەو بابەتانە لەسەر مەسەلەی حەجی شعبی لە ئەنجومەنی نوێنان دەرەکرا ینی زۆرینە و کەمینە پەیڕەوەکرا ینی بیرمان نەچێ و کاتانە لە ئەنجومەنی نوێنەران زۆرینەیەشی شیعی عراقی پەیڕەو کرا لە بەرامبەر ئەو بڕیارانەی کە دەرکرا فەرموو وەرەوە سەر محکەمەی اتحادی باشە هیچ نەبێ خۆتوانی دەنگینێ بەڵێ هیچ نەبێ توانی دەنگنێیت ئەی بۆ دەنگیت بەڵێ کە هیچی پێ نەکرێ بۆ لەوێیت ئەخۆی گرفتەکە ئەوەیە محکەمەی دەستوری ئێمە دکتۆر ئاخر ینی پرسیارێکی دیکە ژێتە پێشەوە ئایا ئێمە
ئەگەر بەغدا مافمان بخوا ئەگەر مافمان نەداتێەوە هەموو مافە دەستوری و یاسایەکانمان پێشێل بکە یخۆ خەڵکی کوردستانی زۆر جارم پرسیارەکانڵێ بۆ ئێمە لە بەغدابین بەڵام دوجار سەرکردە سیاسیەکانمان لایەنە سیاسیەکانەوە تا زلیێزەکان داوامان لێ یەکەن کە ئێمە ڕۆبەغدا کێشەکانمان چارەسەر بکەین کەواتە چەقی ململانیەکان و چارەسەرکردنی کێشەکانیشمان هەر بەغدایە. خۆی ڕاستەکەی خۆ من ناڵێم ئێمە بیبڕین لەگەڵ بەڵام سوالەکە لێرایە بۆ دەنگی پێ هەیە هیچ نەبێ خۆتۆ ئەتوانی دەنگی لێ ئەتوانی شکارتێ بکەیت لە محکەمەی اتحادی هەتاکوون ئیمڕۆ هیچ پەرلەمانێکی کورد شکارتی نەکردووە بڵێن لە حکوومەتی عێراق بڵێن مادەی 140 بۆ جێبەجێ ناکەی بەڵام ئەندامێکی محافەزەی بەسرا شکار لە هەرێمی کوردستانە کاڵە یاسای نەوت و غازەکەی نایاساییە و محکەمەی اتحادیاڵە بڵێ نایاساییە بەڵام ئەندامانی پەرلەمانی کوردستان ئازان شکار لە هەرێمی کوردستان بکەن نازانم ئەوەیە کە بەڵێ لە ئەنجومەنی نوێنەری عێراق سیارەکەوەیە بۆ نایانی متوانیان بە دادگای باڵای فیدرالی نییە سەرڕای ئەوەی کە ئەو دادگای ئەوە تا ینی باڵاترین دەسەڵاتەوە بڕیارەکانی قەتعین وەوە تا یەک دنیا بڕیاری لە دژی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دەرکردووە هەیە جێبەجێ نەکردووە بۆ ئێمە داوای مەسەلەن مافی خەڵکی کوردستان نەکەین ئەمفالە کیمیاویە کوڕەڕەوەکەیە کوڕە 4500 دێوێران کراوە بۆ کەسێ ڕۆژێک یەک عەریزەی نا بە محکەمەی اتحادی داوای ئەو مافانە بکە بڵا حکوومەتی عێراق نایکات کاکە ئێمە خۆمان خۆ جەناب وتی خۆخۆرین ئەتر بڵم چی تر نازانین ئیسان بڵێ چی ڕوو کاتە چووە یعنی بە چ زمانی قسە بکەین بە چ ڕوونکردنەوەی بەڵام دوجار دکتۆر سامانیانی نەدۆخی هەرێمی کوردستان بۆ شێوازە ئەڕوان نە پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و عێراقیش ئێمە ئەگەر ئەمەم ئاراسەیە کار بکەین و نێو ماڵی خۆمان وەکو جەنابە دوتە ئەم هەموو داڕمان و داڕوخانەی تێدایە و خەڵکی ژیانیتە بەڕاستی نەفەسیان ئەوەنە نەماوە کە بەرگی ئێمە بگرن ئێخۆ ئێمە ناتوانین ینی چاوەڕێ بکەین و ڕوبەڕووی ئەو زریان و گێژەڵۆکە قورس و گەورانە بینەوە کە دوو ڕۆژی کە ڕووەکاتە ئێمە هەم لە عێراقەوە هەم لە ناوچەکە لە دەور و بەرمان هەم لە زلیێزەکانی دنیاشەوە بەڕاستی خۆمان پێناژیر ئێمە کاکە ئەمە وەزعەکەمانە کە خۆشمان ئەبێن بەڕێگاوە بەڵام تەسلیمی بەغاش ببیت هەر هیچ نامێنێت یعنی مشکلەکە لێرە دارێکمان بەدەسەوەیە بڵم چی ئەینە المەفەر یعنی نازانی ڕووکەیتە چلاک یعنی بەداخەوە ئەگەر ئەم هەرێمە شتێکی بەسەر بێت خوا نەخواستە نەتیجەی ململانەی ئەم دوو حیزبە با ڕوونی کەمەوە بە کوردیکی تەواو بتە و تێگەی ئەم حیزبە هەچ شتێکی ئەم عفۆن ئەم هەرێماچی شتێکی بەسەرات ئەم دوو حیزبە سەرەکیە مەسئولی هەوڵ و ئەخیرن و حیزبەکانی کەش بە پێی توانایان چونکە ئەوانیش ئەبێ دەورێکی زۆر گرنگتریشیان هەبێ لە ڕێخستنەوەی نزیکردنەوەی ئەوە ئەمانە موسەقەفەکان هەمومان دەورمان ئەبێ هەبێت کە زەخت بخەینە سەر ئەم دوو حیزبە کە دەست زەخت بخەینە سەرکردایەتەکان دەوڵەتانی دنیا داوامان لێکە هیچ دەوڵەتێ نەهات بڵێ کاکە ڕجاتان لێکەین هیچ نەبێ پێشمەرگە ڕێبخەنەوە هەر ئەڵەوا نزیک بووینەتەوە چوار لیوامان خستۆتەوە دوو لیوان لەملا چوارەخێتەوە دوو لیوان لەو لاوەڕاتەوە کاکە ئەمە هەمووی زەرەرە ئەمە هەمووی ئێستا ئەو گفت گۆرانەی کە کراوە لەگەڵ بەغا ئەو اتفاقی کە کرا لە مەخیرا لەگەڵ عێراقا ئەوە هەموو حیزبەکان پشگیریان کرد دەفەرموو ڕۆژ بە ڕۆژ مەشاکلی بۆ دروستەکە بۆی بکشێتەوە لەو اتفاقیە ئەتر لە ڕێگای محکەمەوەیە لە ڕێگای محکەمەی اتحادیەوە لە ڕێگای دەستوریەوە وەزیرەیەکی مالیەوە بۆ دائەنێ خۆی پێڵێ قاش دابگرە بەڵام لەبەر محکەمەی اتحادی نایکەم ئەمانە هەمووی کێشە بۆ ئەوەی دوورکەوتنەوە و ئەم وەفدانە یەک لە دوای یەک ئەچنە بەغاویەنەوە ئەڵێن بەڵێ ئێمە گفتوگۆکان زۆر نزیکین شتەکان زۆر نزیکین کاکە ڕوونی شەفافیت نییە لەم هەرێمە شەفافیت ئەبێ دروست ببێت ئەبێ ڕوون بێ بەرە ڕووی خەڵک تۆ ئەڵێ مەسەلەن بەشی سلێمانی خوراوە بەشی منتەقەکانی کەراوە بەحسی ئەوە کردجە نابێت بەڵێ فەرموەرن با ڕوونی کەنەوە قەچەکە جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات بوو بابێت سەر تەلەڤیزۆن با لە دوێ بگرێت با کێشانە بخاتە سەر با بەڕاستی بیڵێ ئەگەر نایە لەسەر
يعني جەنابە هەر لە قسەکانیشدا لە ڕابردووتێ با ئەم حیزبانە لە میدیاکان و لە ڕاگەیاندنەکانەوە ئەم کێشانە ئیعلان نەکەن بابێن دانیشتن و گفتوگۆکەن پێ دوانیە نزیک بوونەوە و دانیشتن گرنگترە و ئەوەی کە ئەڵێم ئەگەر ئاخر ناچێت من ئەڵێم ناچێت کە نەچێتە مەجلیسی وزەراءەوە کە قوبات ئەبێ خۆی بچێت لەگەڵ وەزیرەکانە دابنیشن یان وەفدی وەزاری یەکێتی لەگەڵ وەفدی وەزاری پارتی کۆبنەوە کێشەکان حەلکەن ئەگەر نایچێت ئەگەر ناچێت دەڵێم اینجا میدیا بەکاربێنە چونکە میدیاش سوڵتەی چوار هەمە بۆ خەڵک ڕوون بێتەوە با کێشەکان یەکەیەکە ڕوونی کاتەوە ئەو لاش جواب بێتەوە بەڵام من حەز ناکەم بگاتە ئەوێ ئیستاژەڵێمەوە لەسەر مێزی گفتوگۆ لەسەر بە ئاشتیانە دارنیشن ئێوە لە مستەوایەکان کە عالم ئەڵەن ئێوە ساحێبی دیموکراسیەن ئێوە هەوڵ دێن بۆ دیموکراسیەت بۆ ئاشتەوانی پێکەوە ژیان باشە ئەمانە هەمووی شیعاری دەوڵەتەکان دڵیان پێی خۆشە بەڵام لە ناخوا کەس دڵی پێی خۆش نییە بووە چووکە واقع شتێک ئەڵێ و قسەکان شتێکی کە ئەڵێت زۆر باشە دکتۆر بە تخوا بێنە سەر ئەم مەسەلەی دکتۆر دەوڵەتە ئەقلیمیەکان بالضبط من جەمێ بێنمە سەر ینی مەسەلەی ئەو دابەژبوونەی کە هەیە لە دنیادا و ئەو جەمسەرگیری دروست بووە لە دوای ینی شەڕی رووسیا و ئۆکراین چکە بەڕاستی ئێسەوە تا بەرەیەک هەیە ئەمریکا سەرۆکایەتیەکە ڕۆژئاوایی لەگەڵە زۆرێک لە وڵاتانی دیکە خۆیان یەکلا کردەوە بە سەرەمبەرەیە و لەم لاشۆبەرێکی دیکە هەیە کە رووسیا و هەندێک وڵاتی دیکە و ئێران پشتگیریەکەن هەرێمی کوردستان و عێراقەکەونە کوێی ئەم دوو جەمسەرەوە و ئەگەر یەکلا بنەوە بەسەر جەمسەرێکە ینی بەرژەوەندەکانیان نەکەوێتە شووە بەڕاستی بە تایبەتی کورد طبعا ئێستا بۆیە ویستم بەحسی بە کورتی بەحسی هەرێمەکانی ئەقلیمەکانی دەور و خولی ئێمە بکەن اینجا بچمە سەر ئەو بەڵێ یەک دوو دەقم بەرێ با ئەوە شەرحکەم ئەگەر زەحمەت نەبێ اینجا چمە سەر ئەو دوو جەمسەرێک کە جەنابە بەحسی کرد و ئێمە خۆشمان لە چۆ بینین لەما سپاس دەکەم کاکە ئەوەڵەن هەموو دەوڵەتەکانی دەوروخڵێ ئێرانە تورکیا سووریا عێراقا کە هەموو دنیا ئەڵێ ئێمە هەرێمێکی بەهێزمانەوێت لە ناو چوارچەوەی عێراقا بەڵام ئەم دەوڵەتە ئەقلیمیانە معاملە لەگەڵاکەن لەسەر یەک ئەساس فقط لەسەر ئەساسی بەرژەوەندی خۆی لەسەر مەسەلەی ئابووری و ئەمنی خۆی تێگەی لەسەر هیچ شتێکی کەنیە ئەگەر ئابوووریەکەی لەسەر نەبێت هیچ معاملەیەک لەگەڵ توان ناکات بەعکسەوە هەوڵدەیە بۆ ڕوخێنێت چونکە ئەو لە بەرژەوەندی ئەو نییە کە هەرێمێکی بەهێز بێ استقراری تیا بێت کاری تیا بێت بژانەوەی تیا بێت ئەم پێشکەوتنەی کە هەیە چەند بوارێکە نەیبینێت لەبەر ئەوە هەوڵدەیە پێشمەرگەیەک نەبێتەوە لەبەر ئەوە هەوڵدەیە بۆ ڕوخانی تۆ ئەمە گرنگیەکی ئەساسیە و ئەوەش وایە لێکا کە بەکارمان بێنن دژی یەک پشگیری ئەو وڵاتانەی کە دەرەوەی وڵاتە بۆ هەرێمی کوردستان ئەوەش کێشەیەکەوە ئەو ناو دەنێت تۆ پیاوی ئەمریکایت پیاوی تورکیایت پیاوی ئێرانی پیاوی عێراقی پیاوی دەوڵەتی کنداوی ینی ئێمە لێرە هەموو کەسێک هەوڵایە بۆ مەسلحەی خۆی بەڵام ئێمە هەوڵی شێن بۆ مەسلحەتی ئەوان نەوەکو مەسلحەتی خۆمان ئەوە گرنگەکەیە ئێمەش ئەبێ لێرە دووشت بکەین کاکە بەرژەوەندی ئێمە مەسلحەتی ئێمە لەگەڵ مەسلحەتی ئەو دەوڵەتانە بڕوات لە هەمان کاتە مەسلحەتی خۆشمانی تیابێت بۆ ئەوەی ئێمە خەڵکەکەی خۆمان ڕازی بکەین ئەوە زۆر گرنگی هەیە کە بتوانین ئەو پشگیریە وڵاتان لە پێشمەرگە لە سیاسەتی دەولیە لە ئەمنیە لە ئابووریە یارمەتی و بن لەبەرەوە ئەگەر ئەو سێشتەی کەوتم ئەمنی و ئابووری و دیبلۆماسی چ استیفادەیەکیە ئەگەر پشگیری ئەمنی و ئابووریم نەکەن سەردان چی هەیە ئەگەر ڕوون نەکرێتەوە ئەم سەردانانە کە ئیکەین بۆچی باشە ونیە چی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێمە زۆر پشگیری ئەم سەفراناکەین زیاتر بێ بەهێزتر بێ زۆرمان پێخۆشە کە ئاڵای کوردستان لەگەڵ ئەو وڵاتانە بە نرخە بەرزەکەینەوە زۆرمان پێخۆشە بەڵام چی تایە بۆ هەرێمی کوردستان چی تایە بۆ خەڵکی کوردستان چی تایە بۆ ئەو گەنجانە ئەوانە گرنگە ئەوانە چۆن ئێمە ئەو ژێرخانی خۆمان
بەو عیلاقاتە دیبلۆماسیە و ئەمنیە بەهێزکەین کە نەکەوینەوە ژێر شاڵاوێکی با بڵین شێڵاوێکی ئەمفالێکی تر یان بەکار نەهێنرین بۆ بەرژەوەندی وڵاتان ئەمە زۆر گرنگە دکتۆر. بەڵێ آخرم چی ئەڵم بەکاری نێنن بە هەچ کەس بۆ ناڵم نەبی بە پیاوی ئەم و ئەوەیە اینجا لەسەر ئەم دوو جەمسەرێک کە جەنابە بەحسی کرد طبعا ئێستا وەکو جەنابە زانی سینە رووسایە ئێرانە کۆریە شیمالیە ئەم وڵاتانە هەندێک لە هندی تایە هندەکە لە بەیناوبەینە ئەمانە جەمسەرێکن بەرامبەر ئۆروپا و هەموو ئۆروپا و ئەمریکا و دەوڵەتەکانی کە باڵێن کەنەدا و ئوسترالیا ئەوانەیە لێرە ئەمان معاملەی لێرەکەن مثلەن لێرە کە بەنسبەت ئێمە مهمە ئەوان حەساریان خستۆتە سەر ئێران تەعاملی لەسەر ئێرانە ناکەن ئەوەش تەسیرە کاتە سەر ئێمە ئێران دراوسەیەکمانە ئێمە حەزەکەن عیلاقەی تەندروستمان هەبێ لەگەڵ ئێرانە تەبادولێکی تیجاری تەندروستمان هەبێ نۆکو قاچاقچێتی هەبێت با یاسا با بیکەین با بەڕوونی بیکەین بۆ ئەوەی ئێمە تووشی هیچ گرمەگێژە نەبین لەگەڵ ئەو دەوڵەتانە کە حەساریان خستۆتە سەر ئەوە نابێ ئێمە ببین بە بەشێک لە ململانەکان. کەواتە دکتۆر سامانەوەی ئەمریکا لە عێراقی داواکە لە بەرژەوەندی عێراق و عێراقیەکانە لە ئێستاە ئەو فشاری کە خستۆتە سەر عێراق بەڵێ خۆی لە بەرژەوەندی عێراقا چونکە ئەمەی کە ئەیبینی لە بازارە کە دروست بوو مەسەلەی دراوەکە و بەرزبوونەوەی دۆلار و نزمکردنەوەی دیناری عێراقی خەڵکی عێراقی تیاچوو زیاتر خەڵکی عێراقی تیاچوو ئەم پارە ئەم دۆلارە کاکە ئێستا دۆلار لە بانک دەرناچێت لە بانکەکان دەرناچێت حەواڵات ناکرێت چی ئەکرێ ئێستا ئێران و دەوڵەتەکانی تر لە بازارێکردنەوە تۆ دوو دەفتەرت هەیە چی ئەیکڕیتەوە یەکیتەوە بە دینار ئەو ئەیکرێ و ئەیبات تۆ ئەو دۆلارە نبینیتەوە کە بیشی کردیتەوە بە گرانی کڕیتەوە کەواتە دۆلارەکەش ئەوەی کە لای خەڵکەیە ئەوەژە بات یعنی بۆیە بازارەکە نایەتە خوارەوە ئێستا کردیان بە سەوسی بەڵام مەقابلی ئەوە تەڵەب زۆر هەیە لەسەر دۆلار لە بازاری ڕەشە تەڵەبەکە زۆرە لە بازارە بۆیە ئەو وایەت لە مەسلەی ئەوە لەلایەکەوەیە مەسلەی ئەمنیەکەش لە لایەکەوەیە کە حسابی بۆ ئەکەن و ئەنەوەیە ئەو زەختە بخەنە سەر عێراق کە ڕەبتی کەنەوە بە دەوڵەتە عەرەبیەکانەوە و ئەم وەفدەی کە دەوڵەتە عەرەبیەکانەوە حازینەی عێراق بچێتەوە ناو ئەو دەوڵەتانە و بتوانن چ غاز چ کارەبا لە هەمووی لەو وڵاتانە بکڕن دووری خەنەوە وەکو بیستان ئیمڕۆ ئیتیفاقیەکرا لەگەڵ جیئە کەرتی کارەبا چاکە و هەروە لە کەرتی غازەکەش ئەوەی کە ئەسووتێ پێڵن فلێر گاز ئەوانەی کە ئەسووتێت ئەوانەش کۆکرێتەوە نەسووتێت و هەروەها لەگەڵ سیمینسیشا کردویانە ئەمانە باشن بەڵام مقابلی ئەوەش جەماعەتێک هەیە دژی ئەوە کارەکەن کە ئێستا لە حکومان بەهێزیان بە قووەتن ئەمانەش عایدی ئێرانن قسمێک عایدی دەوڵەتێکی کەن ئەوانەش بربەستن لەبەرەوە قبول ناکەن تۆ ئەزانی بەس لە غاز بەس کڕینی غاز بای 400 میلیۆن دینار دۆلار عەفوەن غازەکرین اینجا کارەبا لە ملیارایە ئەمە هەمووی پارەی کاشی ئەوێت عێراق ناتوانێت ئتر بە دینار بیات اینجا باشە کەواتە ئەمریکا دکتۆرەتوانێت ئەوە بە ئاسانی عێراق لە چنگی ئێران دەربێنێ کە ئەم هەموو بەرژەوەندێک گەورە باڵا ئابووری هەیە لە عێراقا بەڵێ ئەتوانێت چونکە هەرەوەنە بۆری پارەکە بگرێتەوە لە ئەمریکا لێرە ئەکەوێتە خوارەوە هەر سوفتەکەی لێداخە ناڵە هیچ ئیشە بکات دەبڕۆ بزانە دۆلار نابێ وەکو لوبنانی لێ نایەت ئیفلاسەکە پارەی لە چۆ بێنێ کاکە عێراق 4 دەوڵەت دەژێنێ ئەمە ئێرانە ئەمە لوبنانە ئەمە سووریا ئەوە یەمەنە ئەوە لام وای ئەوردن شیەچێتە سەر ئەزانی چۆنە بڵێ ئێستا یەک شتی کەشی بە جەنا بڵم بۆ ئەم مشکلانە عێراق ئێستا ناتوانێت پارە بات بەڵام ئەتوانێت لە حکوومەتی ئەمریکی داوا بکات بڵێ ئێمە ئەو کاڵانەی کە ئێران کە غێر مەمنوعایە پێڵەن مەمنوع نییە
ئێمە بۆیان بکرین و تەسلیمیان کەین مەقابلی ئەو قەرزەی کەلامانە یعنی عملێتێکی تیجاریدا بنرێت لە بینی ئەم دوو دەوڵەتە هەم بۆ تەبادولی تیجاری باشترە هەم عێراقیشی استیفادەکە هەم پارەکەش ناچێت بۆ پارەی کاش ناچێت بۆ ئێران پارە کاشەکەیەوێت لەبەر ئەوە ڕووی کردوتە بازار و بازارەکە هەمووی کۆ کردوێتەوە بازار کۆکاتەوە لەبەر ئەوە ئەمە گرنگیەکە کە بتوانن بەو شێوەیە ئەو تەبادلی تیجاریە دروست ببێت ئەتوانێت ئەمریکا مەجال بە عێراق کە ئەو کاڵانە بکرێ بۆیان ئێران قایمەکەمان تەقدیمەکە پیشانیانەیە نەتوانین بیکڕین ئەوە چارێکە چاری کەش بۆ خەڵکی عێراق کاکە ئەم سەرۆک وەزیرانە لە سێ شتا ئیژەکە ئەڵێ ئێمە محارەبەی گەندەڵیەکەین سلاحی منفلت و محاولەکەین ئەم پارەی ئەم چۆنەڵە تەهریبە نێڵین کاکە ئەبێت تۆ کارکەی لەسەر چۆنەڵێ ئابووری خۆت چییە کاکە بە هەزاران معملت هەیە یانەوە تا لەگەڵ کەرتی تایبەت ها شەریک بە یان ناڵن کەرتی کارەبا بێ بەردەست خەڵکەوە ئەگەر تۆ ناتوانانی با خەڵک بیکە کەرتەکانی تر ئەوانەی ئەو کشتتوکاڵ تۆ کشتتوکاڵ دروستکە حەکی شتێکی ئێمە لە دەرەوە بۆمانە باشە شکر هەریە میسال لە کشتتوکاڵە خەریکە دەستی پێ کردووە بەڵام لە عێراق هەر نییە سناعەیە بەداخیشەوە لە هەرێمی کوردستان بە هەزاران معاملیشمان داخراوە لەبەر نەتایجی کە بەحسم کرد ئەبێ هەوڵ بین ئێمە کەرتی تایبەت بەهێزکەین کە کەرتی تایبەتمان بەهێز کرد ئەو ساکە خەڵک لە حکوومەتیشا ڕێئەکەون لەوانەیە بچنە کەرتی تایبەتەوە ئەو زەختەش لەسەر حکوومەت نامێنێت زۆر باشە دکتۆر هەوڵ بین باشە کۆی گشتی قسەکانمان و ئەمەوێ ینی وەکو دواپرسیاری ژوە بە ڕێزت کە لێو بپرسم ئایندەی عێراق و هەرێمی کوردستان بە گشتی ئەکەوێتە کوێی ئەم هەموو بەرکەوتنە بەرژەوەندی و سەربازی و هەروەها دیبلۆماسی و سیاسی کە هەیە لە ناوچەکەتە ئەگەر بە کوردی پێم بڵێ سوپاس دەکەم زۆر بە کوردی طبعا ئێمە بەڕاستی ئێمە لە ململانەیە کەوتوینەتە ململانەی ئەمریکا و ئێرانەوە بە تایبەتی وە رووسیاش چکە رووسیاش بینیمان پێش ئەوەی وەفدی ئەمریکا بچێ وەفدی عێراق چێ بۆ ئەمریکا لاڤرۆف هات داواکارەکانی خۆشی ئەویش داوای پارەکانی مستحقاتی خۆشیەکات ئەوش بە دۆلاری ئەوێت یان ئەڵێ بە ڕۆبل بمەرەوە ڕۆبلیشی نیە ئەبێ بیکڕێت بە دۆلار بیکرێ هەرە چێتەوە لای ئەوان ڕۆبل هەر لە رووسیا هەیە داوای ئەوەی کردووە و ئەوی وەفدەکەش داوای کردووە کە چۆ بۆ ئەمریکا کە داوا بکە لەم حەلیەکی بۆ مشکلەی رووسیاش دابرێ نەوە کۆر ئێران رووسیاش لەبەرەوە ئێمە بەڕاستی بە کوردی ئێمە لەسەر ململانەیەکی خراپین و حکوومەتێکیشمانێ ئەم حکوومەتە موالیشە و ئەوێ قاچێکی لەگەڵ غەربا بێت و لەگەڵ دەوڵەتە عەرەبەکانە و قاچێکیشی لەگەڵ ئێران و ئەو دەوڵەتانەی ترا بێت ئەمە سیاسەتێکی زۆر قورسە زۆر مەترسیدارە چونکە هەچی شتێک ڕووبا لە بینی ئەم دوانە لە بینی ئێمە توانن وەکو وتم هەر ئەوەنە حەنەفەکە بگرێتەوە هینی پارەکە پارەی نۆتەکە هەمووی چێتە ئەمریکا ئیفلاس تووشی ئیفلاس دەبین و هەرێمی کوردستانیش ئابوووریەکەی و هینەکەشی ڕەبت کراوە لەگەڵ عێراقا ئەویش تووشی مەترسێکی گەورە ئەبێت لەبەر ئەوە ئەبێ حکوومەتی عێراقی حکوومەتێ بێ بەڕاستی هەوڵ بانە خۆی عێراق بە قوت کات لەگەڵ هەرێمە ڕێبکەوێت لەگەڵ دەوڵەتە ئەقلیمەکانە بەوسەڵەی خۆی بدۆزێتەوە بەوسەڵەکەشی ئەوەیە لە بەرژەوەندی خۆیان وەکو هەرێمی کوردستانیش ئەبێ بەوسەڵەکەی هەرێمی کوردستان بێت. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر سامان شاڵی شارەزای سیاسەتی هێرێمی و عێراق کە بە سوپاسەوە لە بەرنامەی پانۆراما لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بوو. سوپاس دەکەم دکتۆر سامانجان. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.